خۆشەویستەکانم ئەمڕۆ یاسای دوانزەیەمە و بڕگەیەکە لە ئایەتی یانزەی سوورەتی نیسا، ئەو ئایەتەی کە باسی میرات ئەکا. خوای تەعالا فەرمێ آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا. آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا. باوکانتان یان ڕۆڵەکانتان نازانن کامیان، ئێوە نازانن کامیان زیاتر قازانجیان هەیە بۆ ئێوە، ئێوە نازانن کامیان زیاتر قازانجیان هەیە بۆ ئێوە. بێگومان لە زمانی جاهلیەتی بەر لە ئیسلامە دابەشکردنی میرات لە ناو عەرەبا بە پێی وەزع و زروف بوو. جاری وا هەبوو هەستیانە کرد باوکەکە زیاتر پێویستی پێیەتی، کاتێک کوڕەکەی ئەمرد بەشی باوکەکەیان زۆرتر دائەنا. جاری وا بوو هەستیانە کرد مناڵەکانی یەتیم و زۆر پێویستیان پێیەتی، بەشی مناڵەکانیان زۆرتر دائەنا. جاری وا هەبوو وەکو یەک ئیتر بە میزاجی خۆیان. جا خوای تەعالا ئایەتی دابەزاند و ئەو مەسئلەی بڕیەوە و لە خۆی زیاتر کە خاوەنی زانستی تەواو، زانیاری تەواو و دانایی تەواوە نەیخستە دەستی کەس. خوای تەعالا فەرمووی باوکانتان و کوڕەکانتان ئێوە نازانن کامیان زیاتر قازانجی هەیە بۆ ئێوە، بۆیە ئێوە لەو مەوزوعە بە جوانی تێناگەن. بۆیە خوای پەروەردگار خۆی ئەم مەوزوعە یەکلا کردوتەوە، خۆی بڕیاری کۆتایی لە مەسئلەی میراتە داوە، هیچ کەسێک بۆی نییە زیاد و کەمی تیا بکە. فەریضەة من الله إن الله كان عليما حكيما. يعني ئەوە فەرزێکە لەلایەن خوای پەروەردگارەوە و خوای تەعالا خۆی بەڕاستی خاوەنی زانست و زانیاری تەواوە و خۆی خاوەنی دانایی تەواوە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم مەسئلە مەسئلەیەکی زۆر گرنگ بوو، مەسئلەی میرات. حتا تەنانەت هیچ بابەتێک ئەوەنەی میرات خوای تەعالا تەفسیلی پێ نەداوە و مەسئلەکانی نەخستۆتە دەستی کەس، بەڵکو خۆی یەکلای کردوتەوە. لێرە ئەم بڕگەیە لە ناو ئەم ئایەتەیە، ناو ئایەتی یانزەیە لە سوورەتی نیسا. لا تدرون أيهم أقرب لكم نفعا. زۆر مەسائل هەیە خۆشەویستەکانم ئێمە لێی نازانین، خوا باشی لێ ئەزانێ. معناکەی ئاوایە ئێوە لێی نازانن، خوا باشی لێ ئەزانێ. کێ هەیە ئەوەنەی خوا زانابێ؟ زۆر مەسائلمان ئێمە لەو شێوازانە هەیە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم لە دنیاە ئێمە وەکو تەطبیقێک بۆ ئەم قاعیدەیە زۆر مەسائل دێتە بەردەممان، پێویستی بەوە هەیە کە بزانین خوای تەعالا باشی لێ ئەزانێ و تەسلیمی خوای پەروەردگار ببین. بۆ نمونە خەڵکانێک هەیە لە ژیانە مناڵیان هەر نابێ، هەر مناڵیان نابێت، چی مەحاولاکەن چی ئەملا ئەولاکەن، کابرا خوای تەعالا وا خەڵقی کردووە کەوا مناڵی نەبێ. خەڵکانێک هەیە لە ژیانە خوای تەعالا بەس کچی پیان داوە، مع العلم ئینسان حەزەکە کوڕی هەبێ، بەڵام خوای پەروەردگار بەس کچی پێداوە. و لەوانە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و دەیەها زانا و دەیەها بانخوازی گەورە لەم ئیسلامە خوای تەعالا بەس کچی پێدا. جاری وای شەیە بە پێچەوانەوە خەڵکانێک هەیە خوای تەعالا بەس کوڕی پیان داوە، ئاواتیانەوەی کچێکیان هەبێ. و جاری وای شەیە خوای تەعالا بە تێکەڵ پێ تێدا. و خوای تەعالا خۆی زانایە، خۆی دانایە، ئەبێت تۆ تەسلیمی خوای پەروەردگار ببی، ئەبێت تۆ بزانی دائما ئەم قاعیدەیە بخەرە مێش خۆت. آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا. تۆ نازانی چی قازانجی بۆ تۆ تایە. زۆر مەسائل هەیە وا ئەزانی قازانج لەوەیە، هەوڵی بۆ ئەدەی، کۆششی بۆ ئەکەی، لەوەدا سەیرەکەی قازانج لەوەیان نییە. ئەوە باشە کە خوای تەعالا بۆ تۆ دایناوە. ئەثەرێکمان هەیە لە زۆر شوێنە بینیومە، سەنەدەکەی جاری وایە گاتە ینی حەدی حديثي في غمر صلى الله عليه وسلم
لو اطلعتم على الغيب لرضيتم بالواقع بچن لفظك هاتووە ئەگەر خوا غەیبتان پێ پیشان بدا ئەگەر خوا غەیب دەرگاکانی غەیبتان بۆ بکاتەوە هەتا ئەو ڕۆژەی لە دنیا ئەمێنن هەموو شتەکان ببینن بەوە ڕازی ئەبن کە خوا بۆتانی داناوە خوا لە هەموو کەسێ بەڕەحمترە لە دایک و باوک بۆ ئێمە بەڕەحمترە ئەو ئەزانێ خێری ئێمە لە چیایە ئەو ئەزانێ قازانجی ئێمە لە چیایە بۆیە ئینسان تەسلیمی خوای پەروەردگار بێ باشە لە زۆر مەسائلە شتەکان باتە دەستی خوای پەروەردگار بڵێ خوایە تۆ باشتری لێ ئەزانی تۆ چاکی لێ ئەزانی تۆ زانای تۆ دانای ئێمە هەروە ظاهری شتەکان ئەزانین کاتێک کابرام خوای تەعالا کچی پێداوە کوڕی پێ نەداوە بیر لەم ئاەتە بکاتەوە و بیر لەوەش بکاتەوە کە خوای تەعالا لە سوورەتی شوڕا لە ئاەتی 49 ئەفەرمێ لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أتاك وتاي آياتك كأفرمي ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير خوي تعالى خوي خاوني أرزو آسمان كان پادشایەتی ئاسمانەکان و زەوی بەدەستی خواوەیە هەرچی خۆی بێوێ ئەوە ئەکا خوای پەروەردگار جاری وا هەیە خەڵکانێک خوای تەعالا کچیان پێ ئەبەخشێ جاری وا هەیە خەڵکانێک هەیە خوای تەعالا کوڕیان پێ ئەبەخشێ هەتا کچی قسەتە بەردەم هەتا هەندێک عولەما ئەفەرمن ئەم ئاەتە بەڵگەیە لەسەرەوەی کەوا هەر ماڵێک یەکەم مناڵی کچ بێ بەرەکەتە يهب لمن يشاء إناثا يكم وأفرمي أمجأ ويهب لمن يشاء الذكور أمجأ أفرمي ويجعل من يشاء عقيما هر كسيكيش خوي تعالى بيه نزوك يكا منالي بينا بخشي براسي خوي تعالى زانايو بتوانايا إما أبي تسليمي خوي پروردگار بين وخوا خوي چاكي بو إما أيوه امتحان من أكا تاقي من أكا توا بس إنسان لا خوي تعالى بسر برز ناو دركا كرازي ببي وبو بشي كخوي پروردگار بيداوه عرب لپیشی ئیسلاما ئەگەر کەسانێکیان کچیان بوایە زۆر بێتاقەتە بوون بگرە هەنێکیان محاولەیانە کرد زنە و چاڵی کەن وەکو چۆن ئێستا خەڵای خۆمان محاولەکە جارەکان لە دایک نابێ لە بارێخا ئەوەش زنە و چاڵێکە یعنی ئێمە لەوانێت جاری وهەیە ئەڵێن چۆن عرب توانیانە کچەکانیان زنە و چاڵکەن چۆن توانیانە يعني لا ما نوكو چون بڵێ شتێکی زۆر غەریبە ئەوە تا ژنەکانی لای خۆمان پیاوەکانی لای خۆمان ناڕۆن لە دکتۆر لای دکتۆر ئێستا لە باریە بن و زنە و چاڵێکن خۆ مناڵە بووە بڕیاری لەسەر دراوە بەڵام ئەو ئەڕوا ئەیکوژێ هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەیە تەنها وەکو چۆن بڵێ تەمەنەکە فەرقی هەیە ئەگینا زنە و چاڵکردن زنە و چاڵکردنە عەرەب لە کاتی خۆیان ئەگەر کچیان بۆیە زنە و چاڵیان نەکرد زۆر پێی بێتاقەتە بوون وإذا بشر أحدهم بالأنثى لسورة النحل أخوة تعالى فرمي ظل وجهه وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا دم شاوي الرجداء أجيراء أقل بيان بوتا كتشت بوا وهو كظيم زور بيتاقة أبو يتوارى من القوم خوي أشار دوا لخلقي بوي كس نزاني كس برسالي لنا كاتشيتان بوا من سوء ما بشر به أيمسكه على هون بيتي اللي بو وازاني أما سرشورية ككشي بوا بو سرشوري رازي بيو بيتي اللي توا يعني وكبروا بخاطر جير قلو زنو شاركة أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون أما عرب لكاتي جاهليتي بر الإسلام وتعالى هروها القرآن فرمي وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت ئەگەر ئەو مناڵە بچووکە کە زنە و چاڵە کرا پرسیاری لێ بکرێت بە چی زەمبێ زنە و چاڵ کرای ئەمجا تۆ چ زانی ئەو مناڵە ئەبێتە چی مستەقبەلی چی ئەبێ ئیتر ئاوایان نەکرد بەڵام کاتێ ئیسلام هات خوای تەعالا ئەمەی هەمووی هەڵوەشاندەوە پێغەمبەرەکەمان خاوەن کچ بوو چوار کچی هەبوو کوڕی هەبووە هەر بە مناڵی وەفاتی کردووە چوار کچی بووە و پیغمبری خواه صلی الله علیه و سلم لچندین حدیثا باسی او من بوکا که کچبون چی پاش روجێکی هەیە لە قیامەتە و لە دنیایشا جاری وا هەیە ئەبێتە بەرەکەت خەڵکانێکی ئێمە بە چای خۆمان بینیومانە کە پیر ئەبێ ئەکەوێتە حاڵەتێک کوڕەکانی هیچ سوودێکی پێ ناگەێن بەڵکو بارن بەسەرێوە بەڵکو بارن کێشەی بۆ دروست دەکەن مەشاکلی بۆ دروست دەکەن بەڵام کچەکانی خزمەتیەکەن حتا
ئەو ڕۆژە گەڕێتەوە بە لای خوای تەعالە. ئەمە خۆ نمونەمان زۆرە، هەر لە دەوروبەری خۆمان نمونەمان زۆرە. تۆ نازانی لەوانەیە ئەو کچە باشترین خێر بێ بۆ تۆ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ من عال جاريتين حتى تبلغا جاء يوم القيامة أنا وهو وضم أصابعه. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ دوو کچ لە ڕیوایەتی ترا ئەفەرمێ کچ خۆی بێ یان خوشکی بێ، یان هەر کەسێ خوا خستوێتێ لای ئەم ئیتر پەروەردەکردنی خستوێتە لای ئەم دوو کچ پەروەردە بکە بە جوانی پەروەردەیان بکە تا ئەگەڕێنەوە بۆ لای تا ئەڕۆنە لای مێردەکانیان یان تا قسمەتیان ئیتر لە دنیاە چۆن ئەبێ تا ئەرکیان لەسەر ئەم نامێنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی من و ئەو لە بەهەشتە ئاواین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا پەنجەکانی خستە قەیەک، یعنی ئاوا بە یەکەوە ئەبین لە بەهەشتە. یعنی زۆر گرنگە خۆشەویستەکانم. و هەروەها لە حەدیثا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی ترا ئەفەرمێ هەر کەسێ من كان له 3 بنات هەر کەسێ سێ کچی هەبێ فصبر عليهن صبر بگرێت پەروەردەیان کات خواردن و پۆشاک و سەکەنیان بۆ پەیا بکە فصبر عليهن وأطعمهن وسقاهن وكساهن من جدته كنا له حجابا من النار يوم القيامة. يعني اگر صبر بگرێت لەسەریان و پەروەردەیان کە و ئەوەی پێویستیاتیانە لە ژیانە بۆیان دابین بکە. لە ڕیوایەتێکە هاتووە ئەفەرمێ ئەگەر کوڕەکان فەرز نەدا بەسەریانە، یعنی ئەگەر کوڕی هەبێ کوڕەکان فەزڵ نەدا بەسەر ئەمانە لە ڕۆژ قیامەتە ئەبێتە سترێ بووی لە ئاگری جەهەنەم. یعنی ئەمە بەهەشتە بەڕاستی، بەهەشتە لە دنیاە جاری وا هەیە بەهەشتە و لە قیامەتیشە سترێکە لە ئاگری جەهەنەم و یعنی بەرەو بەهەشتە دەبێت. یعنی نیعمەتە بەڕاستی خۆشەویستەکانم. جا ئێمە کەوابوو زۆر جار شتەکان و عەکسەوە تێگەین. ئەو کۆمەڵگایی کە پەروەردەمانی کردو جاری وایە پەروەردەکەمان پەروەردەیەکی سەقەتە، عەکسە. وا ئەزانین عزەتی پیا و لەوەیە کوڕی هەبێ، وا ئەزانین بەختەوەری ئینسان لە ژیانە یان لە کاتی پیرێتیە کوڕەگاتە فریایی، بەڵام وان نییە. خوای تەعالا شتەکانمان بۆ بە شێوەیەکی تر بۆ ڕوونەکاتەوە. تۆ نازانی چی خێری تۆی تایە و نازانی مستەقبەلی تۆ چۆنە و نازانی کێ ئەبێتە مای بەختەوەری بۆ تۆ. لەبەرەوە خۆشەویستەکانم ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لە خۆی بێ لە هەموو شتێک کە دێتە ڕێگات لەم دنیاە، ئیتر لەوانەی کە باسمان کرد، یعنی کە تۆ خوا مناڵی پێت نەدابێ یان خوای تەعالا کچی پێت دابێ یان خوای تەعالا تەنها کوڕی پێت دابێ یان خوای تەعالا لە دنیاە ژیانتی واین کردبێ ڕزقتی کورت کردبێ یان هەر شتێک لە دنیاە کە ئیمتیحانێکە و قورسە، بەڕاستی لەوانەیە هەر ئەو ئیمتیحانە بدواتە باشتەوە. ئەگەر تۆ سەبری لەسەر بگری عیبادەتی سەبرت دەستکەوتووە، عبودیەتی سەبر و ئارامگریت دەستکەوتووە. پاشان عبودیەتی ڕازیبوونت کە تۆ ڕازیت بە قەدەری خوا. ئەخ زۆر گرنگە ئینسان ڕازی بێ بە قەدەری خوا. سەبرەگری بەس هەیە سەبرەگرێ بەس ناتوانێت ڕازی بێ. بەس چەند مهمە تۆ سەبر بگری لەگەڵ سەبربوونەکەتە ڕازیش بی بە قەدەری خوا.